كاك سامان السلام عليكم امروتم تو بتایبەتی گۆشتەکە دروست کرد زام چی دروست کردووە بۆ میوانە بەڕێزانە قۆزێکمان دروست کردووە يعني نهابة ام قوزي من تايسا تايسا واو دروست لا وايا ام قوزيه ناس خوش 6 كيلو قوزي مالي 6 كيلو بلا ام روش حقيقي شكا اخوالي وناس 8 دريش كان ان شاء الله كلك شو مع العازق شنو يقول لك بقى يا ورا كلك سلااو خۆشەویستیم بۆی بەڕێز من شەموز نادرم دانیشتوی وڵاتی بەریتانیا شاری بێرمیگام لە مزگەوتی ڕووناکی هەموو ساڵەکان ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ئامادەکاریمان کردووە و خواردنمان دروست کردووە بۆ ئەو میوانە خۆشەویستانەیەکەین بۆ مزگەوت و کۆڕۆژەکانەشکێنن و لەگەڵ برای بەڕێزمە کاگارام و کاک سامانی ژانێژاری یارمەتیمانەیە و کاک جەمال و کاک گۆران و برادرانی تریش ناویان لێرە نەێنم هەمویان هاوکارێکی باشی ئێمە بن و سپاسیش بۆ کوردانی بێرمیگام بەتایبەتی ئەو کوردە بەڕێزانەی و برا موسڵمانانەکەن بۆ مزگەوتی ڕووناکی توانیویانە هەرسی ڕۆژەکە خواردن و پێداویستیەکانمان بۆ دابین بکەن دوعای خێرمان بۆ بکەن دانیشم بەخۆشی هەم ویستم خێرەکە بێتە دوو خێر یەک حەقیقەم کردووە بۆ منداڵەکەم خوای گەورە تەمەنی درێژکا و تەمەنی هەموو منداڵێکی مسڵمانی درێژکات و پێم خۆشە هەموو کەسێکیش بەشدار بێت لەو خێرێ و دوعای خێریشمان بۆ بکەن خوای گەورە خێری ئەم پیاوانش بنووسێکە لەو مدمەق و لەو ناوەی هیلاک بوونە تایبەتی کاک شەموزیان کاک ئارامیان کاک جەمالیان ئەمانە ئەم ساڵ زۆر ئەکتیڤ و چالاکن خوای گەورە ڕەمەزانی هەموو لای قبول کات و تاعات و ڕۆژ و قورئان خوێندن و نۆژەکانمان هەموو لای قبول کات ئینشاءالله ئێمە وەکو مزگەوتی ڕووناچی لە بێرمنگام بریتانیا هەموو ساڵێک لە ڕەمەزانە هەرچی ڕۆژی بە ئیفتارەکەی هەیە بەربانگەکە ئەوەدەی ئەخیرەکانیش هەمووی دائەنیشین لە دوای نوێژی عیشا هەتاکو و سحور و نوێژی بەیانی شەکەین لێرە ئیفتارەکانەکەین دەرس و دراسە و پێش نوێژی هەیە ئەمەش وەکو ئیشراف و بەر نوێژی نوێژەکانەکەین و کاک عوبەیدەش پێش نوێژی تەراویحەکان و نوێژی عیشا ئەکاتن و وەکو ئیفتار ئێمە هەر برایەکان خۆی بەخشانە ئیشەکەن لە حازرکردن و سفرە ڕاخستن و دانانی خواردن و تەوزیعکردن و هەڵگرتنەکەشیان و چای و ئەو برایانە خوا خێریان مسیو و کورد هەموو هەر ڕۆژەوەی یەکە کردویەتی ئەستۆی خۆی پارەی خواردنەکانیان وەکو برنجە گۆشتە و ئەو شایکەش لەمەنی پێ دروستەکرێتن و لە قاپ و چکە و چک و هەموو شتێک هەمەیەک خۆبەخشانە هێناویانتن خوا خێری هەموو لایەک بنووسێتن و هەتاک و سیەم ڕۆژی ڕەمەزان ئینشاءالله لەگەریانە بین و بە پاشێ و سەحوورەکەش لەدەی ئەخیرەکان ئێمە ڕۆژانە دێین جەماعەتین لە برادەران دێین دێرە لە مەتبەخ لە ئیش دەکەین و خواردن حازر دەکەین بۆ ئەو ڕۆژوگرانی دێن لێرە ڕۆژ وەشکێنن دێن لێرە سفرە دادەخەین و ڕاخین و خورما و ئاو شت ئامادە دەکەین و خواردن ئامادە دەکەین بۆ ڕۆژوگران لە خزمەتیاندا هەین و خزمەتیان دەکەین الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الفلاح
قد قامت الصلاة قد قامت الصلاة الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر سبحانك اللهم وبحمدك تبارك اسمك تعالى جدك لا إله غيرك أعوذ بالله السميع العليم الله أكبر الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين بسم الله قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد لكم دينكم ولي دين الله أكبر السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله استغفر الله استغفر الله استغفر الله اللهم أنت السلام وهانت ورمزان مجدي بهشتي بيا برسيار كانتو ألي رجوانا لكيا وهانت ورمزان مجدي بهشتي بيا برسيار كانتو ألي رجوانا لكيا ألي وكومي وانم من ما ويمانجي لاتان تابزانم چونن بوم چون بیرو برواتان ألي وكومي وانم من ما ويمانجي لاتان تابزانم چونن بوم چون بیرو برواتان الله الله يا الله لا إله إلا الله 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 يا الله لا إله إلا الله من يكبر نخوشي بوها مسلمان يا يقش بالروادان روجو أقرم بدويان يا يقش بالروادان روجو أقرم سڵاتان لێبێ بە بۆنیمانی ڕەمەزانی پیرۆز ڕۆژانە لە مزگەوتی ڕووناکی خواردن ئامادەکەین بۆ ڕۆژاوانانی خۆشەویست ئەوەی کە پێویست بێ و ڕاستی هەمووی ئەوارێک لێرە بەشی پێویست خواردن دروست دەکرێت بۆ برا بەڕێزانە لەگەڵەوەشە کۆمەڵێ برای خۆشەویست لەم مزگەوتەیە هاوکاریمانەکەن هەم لە هێنانی خواردنەکان و هەم لە ئامادەکردنی خواردنەکانە و منیش بەش بە حاڵی خۆم لەگەڵ ئەم برا بەڕێزانەیە لەگەڵم کۆمەڵە سافە خۆشەویستەیە سێواران خواردنەکان ئامادەکەین و پێشکەشیانەکەین دارم دڵی خۆمان لە خۆمان ڕازی کردبێ زۆر سپاس مزگەوتی ڕووناکی لە شاری بێرمیگام ئێوارەخوان ئێواران کە مسلمانان ڕۆژۆشکێنن بەربان و ئیمڕۆ کاکسامان خی گەور لێ نەسێنێ مناڵی بۆ کچیان بووە عقیقەی ئەوە خی گەورە میرەبان بەرگەکاتە ماڵ و مناڵی و وەستافی ئەمەد بەخەش لە شانساغی بەڕاستی عەرک و عەزێت زۆرە کێشن خی گەورە پاداشیان باتەوە و خی گەورە لە شەمن لە هەساقە خی گەورە تاعەت لە هەموو لا قوبول بکە سپاس بۆ خوا سەد نەفەرێک زیاتری لێیە ئێمە خەریکین و برنجەکەی تێەکەین و لەگەڵ کاک سامان و کاگارامی خۆشەویست و برا بەڕێزانە
ئیتر سوپاس بۆ خوا برنجێکی جوان و خواردنێکی خۆشمان لێنا و بۆ خۆشەویستان هیوادارم هەمیشە باش بن. بیرانەرانی ئازیز، ئێمە لە مزگەوتی ڕووناکی هەموو ڕۆژێک ئیفتارمان هەیە سوپاس بخوا و دەستخۆشی لە ستافی مزگەوت دەکەین و لەو ستافە بەڕێزە دەکەین کە ئیفتار ئامادە دەکا بۆ ڕۆژوگران و بۆی کە ئیفتار بکەنەوە لە مزگەوت. ئەلحەمدولیلا چالاکێکی باشمان هەیە و خەڵکێکی زۆر دێ بەشدار دەبێت لە ئیفتارکردنەوە و بزانن هەر کەسێک کە بەشداری بکات، هەر کەسێک کە ڕۆژوانێک تێر ئاو بکات یا تێرنان بکات و ئیفتاری بۆ بکاتەوە لە خێری هەموو ئەو ڕۆژوانانە بەشدارە بێ ئەوەی کە لە خێری وان کەم بێتەوە، کەواتە ئەتۆ کە بەشداری دەکەی ئەوە بزانە خێرێکی زۆر گەورەت بۆ دێ، خێری هەموو ئەو ڕۆژوانانت بۆ دێت کە ڕۆژوانشکان دۆ بەنانی تۆ. بۆیە ئینشاڵڵا ئەوەی دێوێ بەشدار بێت دەتوانێت پەیوەندی بکات بە کاکە شەمووسەوە کە لێرە سەرپەرشتی کارەکە دەکات و ستافێکی زۆر باش و ڕێکوپێک لەگەڵیدا بەشدارن و دەستخۆشی زۆریان لێ دەکەین، بەڕاستی خواردنێکی زۆر خۆش بەتام ئامادە دەکەن و داوا دەکەین لە موسڵمانان ئەوەی کە دەیەوێ بەشدار بێت پەیوەندی بکات بە کاکە شەمووسەوە ئینشاءڵڵا لێرە سەرپەرشتی کارەکە دەکات. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. ئەی مناڵەکانم پیاوی کولێرەکەتان بیر نەچێ کە بە هۆش خۆی هاتەوە مناڵەکانی لیان پرسی باوکە کە لە هۆش خۆ دەچوویت تۆ ئەدوت پیاوی کولێرەکەتان بیر نەچێت. باوکە گیان پێمان بڵێ پیاوی کولێرەکە چییە؟ وتی کوڕەکانم لە سەردەمی پێش ئێمەدا ڕاهیبەیەک هەبوو لە ناو ئەشکەوتێکدا، لە ناو کوخەیەکدا لە ماڵێک لە دوور ئاوەدانی لە دەرەوەی شار 70 ساڵ عیبادەتی دەکرد لە ناو ئەو ئەشکەوتەیدا. 70 ساڵ من نازانم عیبادەتی ئەم پیاوە دەبێت چۆن بوو بێ، بەبێ ئەنتەرنێت، بەبێ تەلەڤیزۆن، بەبێ ڕاخەر، بەبێ گڵۆب، دەبێ عیبادەتی ئەم پیاوە چۆن بوو بێ. هەموو 6 مانگ جارێک یان ساڵی جارێک بۆ خواردن و ئازوقا ئەڕۆیشتە ناو شار پێداویستەکەی خۆی دەبردەوە بۆ ئەشکەوتەکە. بەم شێوەیە بەردەوام بوو تا جارێک چوو بە ناو شار چاوی کەوت بە ئافرەتێک وەکو ئەوەی کە لە ژیانیدا ئافرەتی نەبینی بێ. ئارەزووی جوڵا و حەزی کەوتە سەر ئەم ئافرەتە. بۆیە برایانی بەڕێزم دەبێ ئەومان بیر نەچێ کە خوای پەروەردگارە فەرمێ الشەیطان زوینە ئەعمالەهم. خوای گەورە فەرمێ ئاگاتان لە خۆتان بێ شەیتان عەمەل و کردەوە خراپەکانتان لەبەر چاوتان گەلێک جوان دەکات. ئەم ئافرەتەی ڕازی کرد لەگەڵ یا چوو بۆ ماڵەوە 7 شەو و ڕۆژ لەگەڵ ئەم ئافرەتەیدا لە ماڵەوە بەتەنیا مایەوە. دوای 7 شەو و 7 ڕۆژ بە گریانەوە هۆشی هاتەوە بەر یا ئیلاهی یا ئەڵڵا ئەی خوای پەروەردگار 70 ساڵ عیبادەتەکەم نەیتوانی ڕێگیری لە 7 شەو و ڕۆژم بکە کە ئەم زینایانە بکەم لەگەڵ ئەم ئافرەتەیدا. هاتە ماڵەوە لە دەر بەرەو چۆڵەوانی ڕۆیشت هەموو هەنگاوێکی دەنا و ئەگریا و سوزدەیەکی بۆ خوای پەروەردگارە برد. هەموو هەنگاوێکی ئەنا و بە گریانەوە سوزدەیەکی ئەبرد تا دەمە و ئێوارانێک تووشی بوو بە کۆمەڵێک فەقیر، کۆمەڵێ لاو، کۆمەڵێ خەڵک لە دوورەوەی شارە ژیان لە ناو کەلاوەیەکدا لە ناو خانوویکی ڕووخاودا چوو لەوێ ئیسراحەتێ بکە ئەماندوو بوو. لەو کاتەدا کابرایەک هاو 10 دانە کولێرەی بەدەستی خۆی هەڵدا بۆ ناو فەقیرەکان.
ئەمیش پیاوێکی برسی بوو لە ڕێگەیەکی دوور هاتبوو دەستی بڵند کرد کولێرەیەکی لەو کولێرانە وەرگرت کە کابرا ویستی بڕایەکێک لەو فەقیرانە دەستی کرد بە بانگی ئەو کابرا دەوڵەمەندە وتی کابرای دەوڵەمەند تۆ کولێرەکەی منت بیر چوو کابرای دەوڵەمەند وتی بەخوا هەموو ڕۆژێ وەکو ڕۆژانی ڕابردوو ئەمن 10 کولێرەم هێناوە نقصانی لە هێنانی کولێرەکانمدا نەبووە کابرای ڕاهیبەش زۆر بەزەیی پەیدا هاتەوە وتی کاکەی فەقیر وەرە ئەمە کولێرەکەیە ئەمە کولێرەکەت بۆ خۆت بیخۆ لەو شەوەدا لە برسانە لە سەرمانە لە مادووبوونی خەوت دڵی وەستا و لەوێ وەفاتی کرد برایانی بەڕێزم پند و ئامۆژگاری لەم بەسەرهاتەی ئەبوو موسای ئەشعەری کە بۆ مناڵەکانی ئەجێڕێتەوە بۆ خۆتانی بەجێ دێڵم بیری لێ بکەنەوە ئاخوا بزانین ئێمە چ پندێک و چ عیبرەتێک لە زۆری عیبادەتمان لەگەڵ خەڵکێکی زۆردا لە مزگەوتەکان لە مانگی ڕەمەزان هەڵەگرینە و چ پندێکی وەرەگرین بۆ دوای مانگی ڕەمەزان ئەبوو موسای ئەشعەری فەرمووی ئەم پیاوە ڕاهیبەیان هێنایە بەردەم خوای پەروەردگار تەرازۆکەیان بۆ دانا فەرمووی عیبادەتی 70 دانە ساڵی بۆ بخەنە سەر تای تەرازۆکی دوای ئەمەش کردەوەی 7 ڕۆژی بۆ بخەنە سەر تاکەی تری بە نەزەری ئێوە عیبادەتی 70 ساڵ دەبێت چه ئەندازەیەک دروست بکات لە نێوانی 7 ڕۆژدا لەگەڵ 70 ساڵ عیبادەت سبحان الله کردەوەی 7 دانە شەوی ڕۆژ هەر 70 دانە ساڵە عیبادەتەکەی هەڵدا بۆ سەرەوە مەلایکەتەکان پرسیانەی خوای پەروەردگار تەنها یەک چاکەی ماوە با بۆی بخەینە سەر تای تەرازۆکە لەو کاتەدا یەک کولێرەی ما بۆیان هەڵدایە سەر تای تەرازۆکە هەر کردەوە خراپەکانی 7 ڕۆژەکەی بۆ هەڵدایە سەرەوە قورسن برایانی بەڕێزم لەناو دیندا ئەوە ئەساس نییە تۆ ڕێگەی مزگەوت بەس تەنیا لە مانگی ڕەمەزاندا ببینی خوای پەروەردگار 5 دانە فەرزی لەناو مزگەوتەکاندا بۆ تۆ داناوە لەم شاری ئێمەدا کە تێیدا دەژین بگرە بەلایانی کەمەوە زیاتر لە 300 دانە مزگەوت ئەگەر مزگەوتیش نەبێ موسەڵای لێ تۆ بتوانی ڕۆژێک 1 دانە لەو نوێژانە بچی بە جەماعەت بیکەی بۆ ئەوەی بزانیت چ عیبادەتێک چ پندێک لەناو ئەم مانگی ڕەمەزانەدا کە ئەم هەموو وتارە و هەموو قورئانە پیرۆزت بۆ خوێندێت چت هەڵگرتووە ئەمە یەکێک دووش مەنازە بە زۆری عیبادەت 70 دانە ساڵی عیبادەت نەیتوانی تای تەرازوێکی کردەوەی خراپی 7 ڕۆژ بڵند کاتەوە تۆ نازانی خوای پەروەردگار بە چ چاکەیەکی تۆ لە چ پەنایەکەوە کردوتە خوای پەروەردگار لێت خۆش دەبێت شانازی بکەی بەکردەوەیەک کە خاڵیسەن لەبەر خاتری ڕازیبوونی خوای پەروەردگار بیکەیت بۆیە داوا دەکەم لە خوای پەروەردگار کە عیبرەت و حکمت و چۆنێتی نوێشکردنمان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بکاتە مایەی بەرزبوونەوەی ئیمانەکەمان لە دوای مانگی ڕەمەزان یا ڕەبی خوای پەروەردگار ئەوەی نەخۆشە شیفای بدەی ئەوەی پێویستی بە دوعایەکە لەسەر جێگەدا کەوتەوە ئازاری هەیە خوای پەروەردگار شیفای بدەی و آخر دعوانا والحمد لله رب العالمين BK4 ستایلی نوێ بەرنامەی جوان خزمەتی باش دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە